ئێستا بچینە بەردەم ماڵی هەچ کەسێ بۆ نمونە بۆ پارە ئەوان لەواشێ بێوەسڵ پارەمان نێنێ سەیری مقابلەکەی جەناب تەکەم سەی کۆمێتەکانەکەم هەموو هاوڵاتی گەڵێ مۆلی دەمان ناوێت. ئەمە دەنگی یەشێک لە مۆلیدەکانە کە ئەم شەو کەوتووەتە کار هەرچەندە بڕیار بوو لە کاتژمێر 4دا مۆلیدەکان بکەونە کار، بەڵام بەهۆی چەند گرفتێکی تەکنیشیەوە کارپێکردنی هەندێک لە مۆلیدەکان گرفتی تێکەوت. من گەڕام بەسەر چەند گەڕەشێکی شاری سلێمانیدا کە هەندێکیان مۆلیدەکانیان کاری ناکرد، بە تایبەت گەڕەشی مەجیبەک کە بۆ دوو مۆلیدەی ڕۆیشتم کاری ناکرد. ئەوێ لێرە کاک عادلی لێگە فەرمووی تێرە کاک عادل چی بوو بووە درەنگ کەوتن لە کارپێکردنی مۆلیدەکانتانەوە؟ پێشەکی بە خراپنی بەڕێستانەکەین برای بەڕێزم، وەڵاهی پێشەکی ئێمە وەکو مۆلیدەکان نەگاز نەمۆلیدا هیچ شتێکی تیان نەبوو. ئێساوە ئێمە گاز و پاتریشتەکەمان بۆ حازر کردووە، ئیتر لەسەر داواکاری هاوڵاتیانی کە کارەبایان نییە ئێمە لە ئامادە باشیین، بەس ئێمە گرفتێکمان هەیە ڕاستیەکەی. ئێستا بچینە بەردەم ماڵی هەچ کەسێ بۆ نمونە بۆ پارە ئەوان لەواشێ بێوەسڵ پارەمان نێنێ، ئەمە ڕاستیەکەیە سامێ بەڵێ. ئەسا ئێمەوە مۆلیدەکان ئیشمان پێ کردووە لە ئامادە باشیین، هەچ کاتێ پێمان بڵێن ئێمە هەڵیەکەین. واتە ئێستا وەکو تێستکردن ئیشتا پێکردووە؟ ئێستا بڵێت وا تێستمان پێکردووە عیبوو هیچ کارێکی ئەشکالێکیان نیە سوپاس بەخوا. لێرە چەند مۆلیدەی لێیە؟ لێرە 4 مۆلیدەی لێ و هەر چواری وا ئیشی پێکرا و لە تێستا و عیبوو هیچ کارێکی نییە. جێسەکەی کارەبایان بە هاوڵاتیان ئێمە وەکو ئەوەی بەڕاستیەکەی لەوە ئەچێت 10 دقە بە ئیزنی خوا چارێکی تر ئیتر لەواچێ کارەبا بین بە هەموو هاوڵاتیان بە ئیزنی خوای گەورە. سەردانی چەند مۆلیدەیەکم کرد پێشەوەی پێمە ئێرە ئەوان هەر کەسیشی لێ نەبوو. منیش خۆم ڕاستەکەی پەیوەندیم پێیان کرد زۆربیان گازیان بۆ نەچۆ سا گازیان بۆ چووە، ئەوانیش ئەڵێن ڕاستی بەم نەڵێن نابێ هەڵی بکەیت، با هەمومان یەک دەنگ بین یەک هاو پەیمان بین، لەبەر ئەوە ڕاستەکەن. بەڕاستی من کە پەیوەندیم بۆ چەند کەسێکیانە کرد ئەڵێ بەبێ وەسڵ کا عادل ئەچی بۆ پارە بۆچی ئەمە سا گرفتەکەمان ئەوەیە. سام پارەتان ئاياتەوەی کە تا سەسەتا لەگە خەڵکا کرد بێت چوادەورتان. من سەیری مقابلەکەی جەناب تەکەم سەی کۆمێتەکانەکەم هەموو هاوڵاتی گەڵێ مۆلی دەمان ناوێت. ئێستا تۆ خۆت جەنابت لەواچێ دوو مۆبایلت پێوێت شەحنی تیانێ، من خۆم چوومە ماڵی برای خۆم مۆبایلم شەحن کردوێتەوە. هەموو کەسێک کارەبایەوێت ئەوەی کە ئەڵێ نایەوێت بابێت بڵێ نامەوێت بەڕاستی، بەس ئێستا هەمووشی ئەوێت لەم کاتەیە. یعنی ئەگەر ئێمە چوون هەڵیکەین و داوای پارەمان کرد گرفتمان بۆ دروست دەکەن. مۆلیدە هەیە کە بڵێ هەر هەڵی ناکەم پابەندی بڕیارەکە نابم؟ هەموو سەحە مۆلیدەیەک حەزەکە هەڵیکە، ئەی مۆلیدەی بۆچی داناوە؟ یعنی ئیش و کاری لەسەر ئەمەیە بەڕاستی، بەس ئەمان کێشەکەی ئێمە هەمومان هاودەمی لەگەڵ ئەوەیە کە بچینە بەردەم ماڵێک پارەمان بنێ، ئەوە سا ئێمە وردەوە قاتع لێین بە ئیزنی خوا. بەس ئیتر دوای ئێمە چەند ڕۆژێک کە چوینە بەردەم ماڵەکەی تر وەک جارەکەی تر زەرەنمەند بوون. بەڕاستی من خۆم ئەو مۆلیدەیە 2 ملیۆن و 600 دینار بە پاتری و بە گازم ما یەک کەس 6 ساعت ئیشمان پێ کرد پارەیان ناینێ، وتیان پارە نییە، عنی خۆتان هەڵتان کردووە هەر لە خۆ. ئێمە داواکارین ئەم جارە نەبێ بۆ جارەکەی تر، ئەگەر ئەم جارە هەڵمان کرد هاوڵاتی شوونە بەردەم ماڵەکەی پارەمان باتێ، یعنی بەش بەخوا گازمان بۆ کردوە پارێ ئەوێت.